سڵاو هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەنامەیەم جارەشمان بەرنامەی لێکدانەوە و هەڵوێز کە ئەم جارەش باز لە سێ بابەت دەکەین. بە ناسناوی یەکەم بابەتمان بانگەوازی جیهانی بۆ ڕاگررتنی ئەدام لە ئێران، بابەتی دووەمیشمان ناردنی چەک بۆ ئیسرائیل کە سەرەڕای هەموو جنایەتانەی ئەو وڵاتەیە کات هێشتا بەردەوامە. بابەتی دووەمیشمان بابەتی بورن سێمیشمان گێڕانەوەی باسی چیرۆکی هاوڵاتیکی فەڵەستینیە کە لە ڕۆژنامەکانی ئیسرائیلدا نووسراوە. ئێمە وەرگێڕاوێکیتان بۆ ئەخوێنینەوە. هیوادارم تاوکو کۆتایی لەگەڵمان بن. بە بابەتی یەکەم دەست پێ دەکەین بانگەوازی جیهانی بۆ ڕاگررتنی ئێعدام لە ئێران. هاوپەیمانیەک پێکهاتوو لە زیاتر لە 300 پسپۆڕی نەتەوە یەکگرتووەکان، براوەکانی خەڵاتی نۆبڵ، دادوەران، پسپۆڕانی مافی مرۆڤ و یاسای نێودەوڵەتی وە ڕێکخراوە ناحوکمیەکان بە واژۆکردنی بەیاننامەیەکی بەپەلە داوایان لە نەتەوە یەکگرتووەکان کرد تاوەکو بۆ ڕاگررتنی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە ئێران بەکردەوە کارێک بکات. لەم بەیاننامەیەدا لە سێدارەدانەکانی بە هۆکاری سیاسی بە توندی محکوم کردووە. ئەم بەیاننامەیە کە ڕۆژی هەینی 12 گوڵان لەلایەن کەمپینی دادپەروەری بۆ قوربانیانی کوشتاری 67 بڵاوکراوەتەوە، نیگەرانی لە زیادبوونی بەڕێوەچوون و دەرکردنی حکمی ئێعدام بە هۆکاری سیاسی دەربڕیوە و ئەوەی بە پێشێلکردنی ئاشکرای یاسایی نێودەوڵەتی ناوبردووە. واژۆکەرانی ئەم بەیاننامەیە کە راپۆرتەرە تایبەتەکانی نەتەوە یەکگرتووەکان، براوەکانی نۆبڵ، دادوەران، مامۆستانی یاسا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەخۆ دەگرێت، داوایان لە نەتەوە یەکگرتووەکان کردووە کە دەست بەجێ ڕێگری بکات لە جێبەجێکردنی حکمی لە سێدارەدانی بۆ بەهروز ئیحسانی و مەهدی حەسەنی، دوو زیندانی سیاسی کە دیوانی باڵای کۆمەری ئیسلامی حکمی لە سێدارەدانی پەسەند کردووە و داواکاری دووبارە دادگاییکردنیانی ڕەت کردوێتەوە. بە پێم بەیاننامەیە ئەم دوو کەسە بە تۆمەتگەلێک وەک ئەندامەتی لە ڕێکخراوی مجاهیدینی خەڵق لە دادگایەکی 5 خولەکیدا لە ڕێکەوتی 20 گەلاوێژی 1403 هەتاوی دادگایی کراون. تۆمەتگەلێک کە دەستگای دادوەری کۆماری ئیسلامی لەژێر ناونیشانی وەک محارەبە و ئەفساد فی الئەرض و ناوی دەبات دراوەتە پاڵیان. هاوکات ژمارەیەکی دیکەش لە زیندانیانی سیاسی لەوانە ئەبول حەسەن منتەزیر، ئەکبەر دانیشوەرکار، بابک عەلیپور، محەممەد تەقەوی سەنگدەهی، پویا قوبادی، وەحید بەنی ئامریان، پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی بۆ زیندانی قزل حەسار گواستراونەتەوە، زیندانێک کە بەهۆی جێبەجێکردنی بەرفراوانی حکمی لە سێدارەدان ناوبانگی هەیە. لەو بەیاننامەیەدا هاتووە لە ساڵی 2024 زاینی لانی کەم 975 کەس لە ئێران لە سێدارە دراون کە بە بەراورد بە ساڵی پێش و زیادبوونی 70% نیشان دەدات. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژنان، هەرزەکاران، کەمینەی نەتەوەی و ئاینیەکان و نێرانی سیاسی ئامانجی سەرەکیەم لە سێدارەدانە نەبوون. ڕەخنەگران ئەم ڕەوتە بە هەواڵێکی ئاشکرا بۆ سەرکوتکردنی نەیاران و ڕێگری لە دادوەریەکانی گۆڕانکاری دیموکراتیک لە ئێران دەزانن. بەیاننامەی واژۆکراو هەروەها داوای لە ڤۆڵکەر تورک، کۆمسیاری باڵای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان و دامەزراوەکانی دیکەی پەیوەندی دار کردووە تاوەکو بۆ ڕاگررتنی دەستبەجێی ئێعدامەکان لە ئێران هەنگاو بنێن و بەرپرسە پێشێلکارەکانی مافی مرۆڤ بخەنە بەرگەمارۆ. بە بڕوای واژۆکەران لابردنی سزای ئێعدام و ئازادکردنی زیندانیانی سیاسی دەبێت مەرجی هەر جۆرە باشترکردنی پەیوەندیەکان لەگەڵ کۆماری ئیسلامی بێت. لەم بەیاننامەیەدا ئێعدامەکانی ئەو دواییانە لە ئێران وە بیرهێنەرەوەی تاوانەکانی پێشووی کۆماری ئیسلامی لەوانە کوشتاری ساڵی 1367 وەسف کراوە کە بە وتەی جاوید ڕەحمان، راپۆرتەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان، نمونەی تاوان دژی مرۆڤایەتی و جینۆسایدە. ئێستا لانی کەم 50 زیندانی سیاسی لەوانە 3 ژن و 6 هەڵسوڕاوی پەیوەندیدار بە سەرهەڵدانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕیزی جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان. بە پێی دوایین هەواڵەکان 7 زیندانی سیاسی لە ئێڤین سەبارەت بە بارودۆخی هاوڕێی خۆیان مەطلەب ئەحمەدیان نیگەرانیان دەربڕیەوە و دەڵێن بە پێی گەواهی پزیشکانی پسپۆڕی پزیشکی یاسایی و
بێهداری زیندانی ئەڤین ئەم زیندانیەت دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت کەچی حکمی لە سێدارەدانی بۆ دەرچووە. مەطلب ئەحمەدیان لە شارستانی سەردەشتی پتوستانی ئەزەربایجانی ڕۆژاوا دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی تۆڕی مافی مرۆڤی کوردستان بەڕێز ئەحمەدیان بە تۆمەتی محارەبە لە ڕێگەی ئەندامەتی لە کۆمەڵا بە زیندانی لەگەڵ دوورخستنەوە بۆ زیندانی میناب حکم درا. لە ژێر ناوی دین هێرش کراوە دەستیان خستۆتە بینە قاقاوە لە ژێر ناوی دین هێرش کراوە دەستیان خستۆتە بینە قاقاوە منیش مرۆڤم مافم پێدراوە ئازاد بم لە ژین تا دنیا ماوە منیش مرۆڤم مافم پێدراوە ئازاد بم لە ژین تا دنیا ماوە ئازاد بم لە ژین تا دنیا ماوە. ئازادی ئاسای باڵای وڵات بێ لە بۆ ئازادی خوێنم خەڵات بێ ئازادی ئاسای باڵای وڵات بێ لە بۆ ئازادی خوێنم خەڵات بێ سەربەرزە گەلێکەوە ئازادە گەلی چەوساوە هەر بێ مورادە سەربەرزە گەلێکەوە ئازادە گەلی چەوساوە هەر بێ مورادە گەلی چەوساوە هەر بێ مورادە. سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم لە ژووری کۆنتترۆل کە بەردەوام لەگەڵمانن. ئێساش دەست دەکەین بە بابەتی دووەمان کە باس لە ناردنی چەک بۆ ئیسرائیل دەکات کە سەرڕای هەموو جنایەتانەی ئەو دەوڵەتە کە دەیکات هێشتا ناردنی چەک بۆ وڵاتە بەردەوامە. ئەو راپۆرتانەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە میدیاکانەوە بڵاوکراونەتەوە نیشانی دەدەن کە سەرڕای ئەو هەموو نیگەرانی بیر و ڕایگەشتی جیهانی سەبارەت بە جینایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە ناردنی چەک بۆ ئیسرائیل لەلایەن دەوڵەتە ڕۆژاواییەکانەوە هەروە بەردەوامە. هەندێک وڵات سنووریان داناوە بەڵام وڵاتانی دیکە فرۆشتنیان زیاد کردووە و تەنانەت پیشەسازی چەکسازی ناو خۆی ئیسرائیلیش پەرەیسەندووە. لە مانگی فێبریوەری 2025 زایانیدا ئیدارەی ترامپ بڕیارێکی لادا کە پێشتر باراک ئۆباما داینابوو سەبارەت بە بەستنەوەی فرۆشتنی چەک بە بنەماکانی مافی مرۆڤ و یاسای مرۆڤ دۆستی نێودەوڵەتی. دوای ئەوە لە هەمان مانگدا ئیدارەی ترامپ فرۆشتنی زیاتر لە 7.4 بلیۆن دۆلار بۆمب و موشک و کەرەستەی سەربازی پەسەند کرد بۆ ئیسرائیل. بە پێی داتاکانی ئینستیتوتی توێژینەوەی ئاشتی ستۆکۆڵم ئەڵمانیا لە ساڵی 2009 تاوەکو 2023 زانی بەرپرسیار بووە لە 100% هاوردەکردنی چەکی گەورە بۆ ئیسرائیل. هەروەها بەریتانیا
پێکهاتەی جۆرا و جۆر بۆ سیستەمەکانی وەک فڕۆکە، ڕادار و ئامێری ئامانجگێری نردووە، لەوانە پێکهاتەکانی فڕۆکەی شەڕکەر. بەم جۆرە دەبینین کە ناردنی کەرەستەی سەربازی بۆ ئیسرائیل نەک هەرڕانەوەستاوە، بەڵکو بە شێوەیەکی بەفراوان و سیستەماتیک بەردەوامە. نوێترین لێکۆڵینەوەکانی ڕاگەیاندن لە فەڕەنسا و بەریتانیا نیشان دەدات قارەی ئەوروپا بۆتە یەکێک لە گرنگترین ڕێگاکانی لۆجیستیکی بۆ گواستنەوەی چەکی پێشکەوتوو بۆ ئیسرائیل، لەوانەش پارچەکانی فڕۆکە شەڕکەرەکانی F-35 ئۆتۆمبیلی زری پۆش و کەرەستەی موشکی. بە پێی راپۆرتێک کە ئۆمانیتە بڵاوی کردوێتەوە، کۆمپانیای گەشتیوانی مێرسک دووهەم کۆمپانیای زەبەلاحی دەریایی جیهان تۆمەتبار کراوە بە گواستنەوەی نهێنی کەرەستەی سەربازی بۆ ئیسرائیل، لە کاتێکدا کە مێرسک بانگەشێوە دەکات کە چەک ناگوازێتەوە بۆ ئەو ناوچانەی شەڕیان تێدایە. بەڵگەیەک بڵاو کراوەتەوە کە نیشان دەدات گەشتیەکانی ئەم کۆمپانیایە لە ڕێگەی ئەمریکا و ئەوروپاوە دەگەنە بەندەری حیفا و پاشان بارەکانیان دەگوازنەوە بۆ بنکەی ئاسمانی نەڤاتیم، ئەو شوێنەی کە هێرشەکانی سەرغەزل لەوێ دیزاین دەکرێت. یەکێک لە حاڵەتە ئاشکراکراوەکانیش گەشتی مێرسک دیترۆوێتسلە مانگی ئاوریلی 2025 زاینی لە بەندەری هیوستنەوە بەرەو مەغریب و پاشان ئیسرائیل حرەکەتی کردووە، ئەوە لە کاتێکدایە کە هەزاران هاوڵاتی مەغریبیش لە بەندەری تەنجە دوای داوای قەدەغەکردنی لەنگەرگرتنی ئەو گەشتیان دەکرد. لە راپۆرتێکی دیکەدا دەرکەوتووە کە لانیکەم 4 کۆمپانیای ئێرلندی پارچە ئێلکترۆنی هەستیاریان بۆ کۆمپانیای ئێلبیت سیستەمی ئیسرائیل نردووە، کۆمپانیایە کە چەک و تەکنەلۆژیای بەکارهاتوو لە هێرشەکانی خەزا بەرهەم دەهێنێت. هەروەها بە پێی راپۆرتێک لە ڕاگەاندنەکانی فەڕەنسا لە ئۆکتۆبەری 2023 زاینی زیاتر لە 100,000 کەرەسەی جەنگی بۆ ئیسرائیل هەناردە کردووە. حکوومەتی فەڕەنسا ئەگەرچی لەژێر فشاری ڕاگەاندنەکان و سیناتۆرە چەپڕەوەکان ئەم هەناردەکردنەی پشتڕاست کردوێتەوە، بەڵام وتوێتی کە ئەم کەرەستانە تەنها لە چوارچێوەی بەرگری دانێردراون. لە بەندەرەکانی فەڕەنسا، مەغریب، دانیمارک، یەکێتیەکانی کرێکاری بە هاوکاری چالاکوانانی دژی جەنگ هەوڵیان داوە ڕێگری لە داگرتن و تێپەڕبوونی بارە گومان لێکراوەکان بکەن، بەڵام بەهۆی نەبوونی شەفافیەت زۆرێک لەو پارچانەی کە دەنێردرێن بە ئاسانی وەک کەرەستەی سەربازی ناناسرێنەوە. ئەو پارچانەی کە لە ڕووکەشدا ناسەربازی دەردەکەون بەڵام لە ناوڕۆکی بۆمب و فڕۆکە شەڕکەرەکاندا بەکاردێن. حکوومەتەکانی ئەوروپا سەرەڕای ڕەخنەی توندی ناوخۆ هێشتا کەناڵەکانی ناردنی چەک بۆ ئیسرائیلیان کراوە هێشتوێتەوە. هەناردەکردن لە ڕێگەی فڕۆکە بار هەڵگرەکان، گەشتیە کۆنتێنەرەکان و کۆمپانیا فرەنەتەوەیەکان بەردەوامە، بەبێ ئەوەی هیچ چاودێریەکی گشتی یان هەڵسەنگاندنێکی دیموکراسی لەسەری هەبێت. لە کاتێکدا کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ مەترسی جددی کۆمەڵکوژیەکی تەواو لە غەزە ڕوبەڕووە، زۆرێک لە حکوومەتە ڕۆژاوایەکان بە شاردنەوە و بێدەنگی ڕۆڵێکی گرنگیان لە دابینکردنی ماشێنی جەنگی ئیسرائیلدا هەیە. تا ئێستا بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی غەزەش لە میانەی هێرشەکانی ئیسرائیل نزیکەی 51,000 فەڵەستینی کوژراون، زیاتر لە 200,000 کەس بریندار بوون و 2 ملیۆن کەسیش دەربەدەر بوون. بۆیە دەبێت بزانین ئەو دەوڵەتانەی کەرەستەی جەنگی بۆ ئیسرائیل دابین دەکەن بەشداری ڕاستەو خۆی هەموو ئەو جەنایەتانە. خودن مکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە
مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵ خەوتووە بیردارەکان دەنگێ مەکان دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەدین نە هالیوود هیچ نەخشێکی پێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە ترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە بیردارەکان دەنگێ مەکان بینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نە هالیوود هیچ نەخشێکی پێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نە هالیوود هیچ نەخشێکی پێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە ئێستاش باسی بابەتی سێممان دەکەین کە گێڕانەوەی باسی هاوڵاتیەکی فەڵەستینیە لە ڕۆژنامەی هائێرتسی ئیسرائیلدا بڵاو کراوەتەوە بە ناونیشانی ئازیزانم لەدەستداوە بەڵام هیوام نا. ڕۆژنامەی هائێرتس چاپی ئیسرائیل لە ژمارەی ڕۆژی 29 ئاوریلی 2025 خۆیدا بابەتێکی لەسەر ئەساسی گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیەکی فەڵەستینی بە ناوی ئەحمەد حەلوو چاپ کردووە کە وەرگێڕدراوی دەقەکەی دەبیستن. من ئەم وشانە لە قوڵترین ناخی ئازاری مرۆڤایەتیەوە دەنووسم. لە ماوەی ساڵی ڕابردوودا 160 کەسم لە ئەندامی خێزانە فراوانەکەم لە دەستداوە. پیاوان، ژنان، مناڵان. هەمویان مەدەنی بوون، هەمویان بێچەک بوون. لە ماوەی شەڕی غەزەدا لە هێرشە ئاسمانیەکان و تەقەکردنەکاندا کوژران. لە ماوەی چەند خولەکێکدا نەوەی تەواوی خێزانی حەلوو لە ناوچوون. پورەکان، مامەکان، خاڵەکان، ئامۆزاکان، خوشکەزاکان و براژنەکان هەمویان لە ماڵەکانی خۆیاندا کوژران. تەرمەکانیان لە ژێر دار و پەردوودا دۆزرانەوە. هەندێک جار
لە کاتێکدا کە هێشتا یەکتریان لە باوەشگرتە بوو هەندێک جار پەرش و بڵاو هەندێکیان بۆ چەندین ڕۆژ نەناسرانەوە. خێزانێک کە پێشتر لە بۆنە ئاینیەکاندا لە دەوری یەک خوان کۆ دەبوونەوە ئێستا بۆتە لیستێک لە ناوی کوژراوەکان 160 کەس 160 ژیان 160 داهاتوو کە هەرگیز بەدینایەت. خەم بێ کۆتاییە هەندێک جار تەنانەت هەناسە کێشان دژوار دەبێت بەڵام تەنانەت لەم جێگەیەشدا بڕیارم داوە هەستم و بڵێم نابێت تەسلیم بین نابێت خۆمان بەڕق فەوتان یان تۆڵە بسپێرین. ئێستا زیاتر لە هەر کاتێکی تر داوە لە هەردوو نەتەوە فەڵەستینی و ئیسرائیلی دەکەم کە ڕێگەیەکی تر هەڵبژێرن ڕێگەیەک نەک لە خوێن بەڵکو لە ژیان نەک لە تۆڵە بەڵکو لە هیوا. من فەڵەستینیم خەڵکی ئەریحام ئەگەر چی لە ئەریحا لەدایک بووم ڕێگەکانم لە غەزە و بیر و سوبع باپیر و داپیرم لە غەزە لەدایک بوون و سەرەتای سەدەی 20م بۆ پەرەپێدانی کار و کاسبیان کۆچیان کرد بۆ بیر و سوب. دایک و باوکیشم هەر لەوێ گەورە بوون. لە ماوەی شەڕی 1948 زاینیدا هەوڵیاندا بگەڕێنەوە بۆ غەزە بەڵام لە کۆتاییدا ڕایان کرد بۆ ئەریحا بەو هیوایەی کە نزیکە لە سنووری ئۆردنەوە لە حاڵەتی خراپتربوونی بارودۆخەکەدا ڕێگایەک بێت بۆ هەڵهاتنیان. لە ساڵی 1960دا دیسان ناچار بوون بەڕاکردن ئەمجارە بۆ ئۆردون شوێنێک کە شایەتی تونند و تیژی و مردنی زیاتر بوو. لە منداڵیەوە چیرۆکەکانی ترس هەڵهاتن و کوشتنم بیست تووڕە بووم ویستم تۆڵە بکەمەوە. لە تەمەنی 10 ساڵیدا لە ماوەی شەڕی 1982 ئیسرائیل دژی لوبنان لاستیکم بۆ خۆپیشاندان ڕادەکێشە باوەڕم وابوو دەبێت بجەنگم. لە تەمەنی 15 ساڵیدا پەیوەندیم کرد بە بزوتنەوەی حەماسەوە بەردەم دەهاوێشت ئاڵای فەڵەستینم دەدوریەوە. کارێک کە ئەو کات نایاسایی بوو دەمزانی لەوانەیە بکەومە زیندان کە هەروەهاش بوو. ساڵی 1992 زاینی وەک بەندکراوێکی سیاسی حکمی 7 مانگ زیندانی ئیسرائیلم بەسەردا سەپێنرا بەڵام زیندان شتێکی تریشی لەگەڵ خۆی هێنا دیدا لەگەڵ کەسانێک کە ئاسۆیەکی جیاوازیان بۆ داهاتوو هەبوو. لە ماوەی دەست بەسەریمدا پرۆسەی ئاشتی ئۆسلۆ دەستی پێکرد کاتێک خێزانەکەم هاتن بۆ سەردانم باسی پەیمانی نوێی ئاشتیان کرد لەگەڵ ئیسرائیل لە دوو دەوڵەت و لەوەی کە ئێستا ئاڵای فەڵەستین یاساییە. ئەم قسانە تۆوێکی بچووکیان لە ناو منداچان تۆوی ئیمکانێک کە تا ئەو کاتە ڕێگەم بە خۆم نەدابوو بیری لێ بکەمەوە. پاش ئازادبوونم تەرکیزم خستە سەر دووبارە بنیاتنانەوەی کۆمەڵگاکەم گروپێکی گەنجمان لە ئەریحا دامەزران لە قوتابخانەکان نەخۆشخانەکان و خانای بە ساڵاتچواندا خۆ بەخشانە کارمان کرد. خولی فریاکەوتنی سەرەتاییم بینی و وەک فریاکەوتنی مانگی سووری فەڵەستین کارم کرد. لە ماوەی ناکۆکیەکانی 1996 لە ڕۆژهەڵاتی ئۆرشەلێم لە کاتی یارمەتیدانی بریندارەکاندا تووشی هاوڕەیەک بووم کە بێهۆش کەوتە بوو فیراس. کاتێک کە خەریک بووم ئەوم دەگەیاندا ئۆتۆمبیلی فریاکەوتن سەربازێکی ئیسرائیلی لە پشتەوە تەقەی لێ کردم کەوتمە سەر زەوی. لە ڕێگای نەخۆشخانە بیستم دکتۆر بە فریاکەوتنەکەی گوت یارمەتیدانی هاوڕێکەم ڕابگرێت چونکە ئەو مردە بوو. کاتێک گەڕامەوە بۆ ئەریحا و پرسیاری فیراسم کرد براکەم منی بردە گۆڕستان 4 گۆڕ لەوێ بوون یەکێکیان بۆ فیراس خوێندکاری 21 ساڵەی یاسا یەکێکیان بۆ کوڕێکی 7 ساڵە یەکێکیان بۆ ئەفسەرێکی پۆلیسی فەڵەستینی. لە براکەم پرسی گۆڕی 4ەم بۆ کێیە؟ گوتی ئەمەیان بۆ تۆ بوو وامان دەزانی دەمریت. من زیندوو مامەوە بەڵام گولەکان هێشتا نزیک بڕبڕەی پشتمە. هەنگاوە بچووکەکانی ئاشتی ساڵی 2004 هاوڕەیەک منی بانگێش کرد بۆ کۆبوونەوەیەک کە بڕیار بوو تێیدا چاومان بە ئیسرائیلەکان بکەوێت. تووڕە بووم هاوارم کرد چۆن دەتوانیت داوا لە من بکەیت لەگەڵ دوژمن چاوپێکەوتن بکەم لەگەڵ ئەوانەی کە گەلەکەمیان کوشت زەویەکەمیان گرت ئاوارەیان کردم. بەڵام چووم. ڕۆژی یەکەم بێدەنگ بووم ڕۆژی دووەم قسەم کرد ڕۆژی سێم لەگەڵیان قاوەم خواردەوە
ڕۆژی چوارەم بە سەرسوڕمانەوە پرسییم تۆ بەڕاستی جوولەکەی بەڕاستی ئیسرائیلیت تا ئەو کاتت تەنها ڕوخسارێک کە لە جوولەکەکان دیت بووم سەربازانێک بوون چەکدار نەک مرۆڤ گەلێک کە باز لە ئاشتی و داهاتوو بکەن وردە وردە زیاتر چوومە ئەو جۆرە کۆبوونەوانە زیاتر سەفەرم کرد بۆ ئەڵمانیا بۆ سیمینارێک لەگەڵ ئیسرائیلی و فەڵستینیەکان ساڵی 2006 خەباتکاران بۆ ئاشتی داوایان لێکردم لە ئەریحا چاوم پێیان بکەوێت سەرەتا ئامادەیم نەبوو بەڵام بەردەوام بووم لە فێربوون ساڵی 2013 لە ڕێو ڕسمی هاوبەشی ڕۆژی یادکردنەوەی ئیسرائیلی فەڵەستیندا وتارم پێشکەش کرد لەو کاتەوە بوومە ئەندامێکی چالاک لە خەباتی ئاشتی خوازانە دژی داگیرکاری لە تەمەنی 30 ساڵیدا ببورن لەگەڵ هەیبا هاوسەرگیریم کرد ئەویش بە ڕەچەڵک خەڵکی خەزەیە ساڵانێکە نەمتوانیوە خێزانەکەی ئەو ببینین تەنانەت پێش شەڕی دوایی 8 ساڵ بوو کە 4 منداڵەکەمان مۆڵەتی دیتنی باپیر و داپیریان لە غەزە نەبوو و لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا زیاتر لە 160 کەس لە کەسوکارەکانمان لەدەستداوە بەڵام باوەڕم وایە کە تەنها هاوکاری نێودەوڵەتی و خەباتی بێتوند و تیژی دەتوانێت کۆتایی بە داگیرکاری بهێنێت و ئاشتی بێنێتە دی دەزانم کە توندڕەوانی هەردوو لا دەیانەوێت ئێمە ڕقمان لە یەکتر بێت بترسین و هیوا لە دەست بدەین دەیانەوێت باوەڕمان وابێت کە شەڕ تەنها ڕێگەیە و مانەوەی یەک نەتەوە تەنها بە لە ناوبردننی ئەوی تر ممکینە من ئەم گێڕانەوەی قوبوڵ ناکەم ئاشتی لاوازی نییە ئازایەتیە ئازایەتی بۆ هەڵبژاردننی ڕێگایەکی زەحمەتتر بیستنی ئازاری کەسی تر بە فەرمی ناسینی ئێشی ئەو و دروستکردنی پردێک بەسەر ڕووبارەکانی خوێندا لە ئیسرائیل زۆر جار بیستومە کە دەڵێن هاوبەشێک بۆ ئاشتی بوونی نییە بەڵام ئەمە ڕاست نییە ئێمە لێرەین ئەو فەڵەستینیانەی کە باوەڕمان بە یەکسانی پێکەوە ژیان و دادپەروەری بۆ هەردوونەتەوە هەیە کەمین بەڵام سوورین بۆ ژیان نەک بۆ مردن بۆ بنیاتنان نەگوێرانکردن تەنانەت پاش لە دەستانی هەموو شتێک من بڕیارم داوە ژیانم تەرخان بکەم بۆ ئاشتی و خەباتی بێ توێژینەوەی دژی نەعەدالەتی داگیرکاری و توندڕەوی هەم لە ناو خۆماندا هەم لە ناو ئێوەدا تەنها ڕێگاش کە ماوە ئەمەیە داهاتوویەکی هاوبەش لەسەر بنەمای ناسینی دووقۆڵی و باوەڕ بەوەی کە ئاشتی هێشتا ممکینە ئازیزانم لە دەستداوە بەڵام هیوام نا ئەمە بابەتی سێمان بوو کە سپاسی ئێوەکەم کە تاوکوێسا لەگەڵمان بوون بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشتان پێشکەش کرا بینەرانی خۆشەویست کات و ساتێکی خۆش بۆ ئێوە مقهى وأنت مع الجريدة جالس لا لست وحدك نصف كأسك فارغ والشمس تملأ نصفها الثاني ومن خلف الزجاج ترى المشاة المسرعين ولا ترى إحدى صفات الغيب تلك ترى ولكن لا ترى كم أنت حر أيها المنسي في المقهى فلا أحد يرى أثر الفراشة فيك لا أحد يحملق في ثيابك أو يدقق في ضبابك إن نظرت إلى فتاة وانكسرت أمامها كم أنت حر في إدارة شأنك الشخصي في هذا الزحام بلا رقيب منك أو من قارئ فاصنع بنفسك ما تشاء يخلع قميصك أو حذاءك إن أردت
فأنت منسي وحر في خيالك. ليس لاسمك أو لوجهك هاهنا عمل ضروري، تكون كما تكون، فلا صديق ولا عدو هنا يراقب ذكرياتك. فالتمس عذرا لمن تركتك في المقهى، لأنك لم تلاحظ قصة الشعر الجديدة والفراشات التي رقصت على غمازتيها. والتمس عذرا لمن طلب اغتيالك ذات يوم، لا لشيء بل لأنك لم تمت يوم ارتطمت بنجمة وكتبت أولى الأغنيات بحبرها. مقهى وأنت مع الجريدة جالس في الركن منسيا، فلا أحد يهين مزاجك الصافي، ولا أحد يفكر في اغتيالك. كم أنت منسي وحر في خيالك.